بەخدا بۆ هاتنی ڕۆناڵدۆ و یانەی نەسر خرۆشاوە و ئەم شەویش ڕیال مەدرید ئەرکی ئاسان نییە. سڵاوتان لێبێت. ڕۆژی دووشەمە لە خولی یانە پاڵەوانەکانی ئاسیا یانەی شورتەی عێراقی میوانداری یانەی نەسری سعودی دەکات کە کریستیانۆ ڕۆناڵدۆ ئێستێرەی ناوداری کاپتنی یانەی نەسرە. شاری بەغدا و یانەی شورتە و هێزە ئەمنیەکان کەوتونەتە خۆ و ئامادەکاری دەکەن بۆ پێشوازیکردن لە یانەی نەسر و بەڕێوەچوونی یاریەکە بە شێوەیەکی سەرکەوتوو. یاریەکە بڕیار بوو لە کەربەلا بکرێت، بەڵام لەسەر داواکاری یانەی شورتە و بە ڕەزامەندی فێدراسیۆنی ئاسیا یاریەکە بۆ یاریگەی مەدینە لە شاری بەغدا گواسترایەوە. هەروە گوتەبێژی فێدراسیۆنی ئاسیا نیزال بەحران بە ئاژانسەکانی هەواڵی ڕاگەیان یاری نێوان شورتە و نەسر دووشەممە کاتژمێر 7 ئێوارە بەڕێوە دەچێت. هەر بۆ یاری شورتە و نەسر و هاتنی ڕۆناڵدۆ ئەمڕۆ یانەی شورتە دەستی بە فرۆشتنی بلیتی یاریەکە کرد لە شاری بەغدا و لە بەیانی زۆوە بە سەدان هەندەر لە بەردەم شوێنی فرۆشتنی بلیتەکان کۆبوونەوە. یاریگەی مەدینە لە ناوچەی سەدرە لە بەغدا و جێگەی 32,000 کەسی تێدا دەبێتەوە بۆیە لە ئێستاوە پێشبینی قەرەباڵغی زۆر دەکرێت و بەشێکی زۆری هەندەران بلیتی یاریەکەیان دەست ناکەوێت و هەر ئەمڕۆ بلیتەکان کۆتایی هاتووە. لەلایەکی دیکەشەوە پۆلیسی هاتوچۆی بەغدا ڕایگەیاندووە پلانێکی تۆکمەمانداناوە بۆ ئەوەی کێشەی هاتوچۆ بەهۆی هاتنی ڕۆناڵدۆ بۆ بەغدا دروست نەبێت و پێشێلی ڕێنمایەکان نەکرێت. وەک بڵاو کراوەتەوە یانەی نەسر لە هۆتێل ڕەشید دادەبەزن کە یەکێکە لە هۆتێلە ناودارەکانی بەغدا. ئەم شەو یانەی ڕیال مەدرید لە گەڕی پێنجەمی لالیگای ئیسپانیا ئەرکی قورسە کاتێک لە دەرەوەی یاریگەی خۆیدا ڕوبەڕووی یانەی ڕیال سۆسیداد دەبێتەوە. یاریەکە کاژمێر دەی ئەم شەو لە یاریگەی ئەنوێتا دەکرێت و ڕیال مەدرید چەند یاریزانێکی پێکراوی هەیە کە چواریان لە ناوەڕاستن، ئەوانیش چوامینی، بێلینگهام، کەمەڤینگا و سیبابۆس لەگەڵ دایڤد ئالابای بەرگریکار. بۆیە ئەرکی تیپەکە ئاسان نییە. چاوەڕوان دەکرێت ئەم شەو پشت بە هێڵی هێرشبردن ببەستێت بۆ یەکلاکردنەوەی ئەنجامەکە بە بەشداریکردنی هەر سێ یاریزان ئێمباپێ، رۆدریگۆ و ڤینیسیۆس. ڕیال مەدرید پێویستی بە بردنەوەیە چونکە چوارخار لە بارسێلۆنای پێشەنگەوە دوورە و ئەگەر نەیباتەوە زیاتر لێی دوور دەکەوێتەوە و ئیشەکە زەحمەتتر دەبێت، هەرچەندە بارساش ئەرکی ئاسان نییە و سبەی لەگەڵ جیرۆنا یاری دەکات. پێپ گواردیۆلای ڕاهێنەری ئیسپانی پشتگیری خۆی ڕاگەیاند بۆ ماوریسیۆ پۆچێتینۆ کە بۆتە ڕاهێنەری هەڵبژاردەی ئەمریکا. ڕۆشتنی پۆچێتینۆ بۆ ئەمریکا کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێناوە و لە لای خۆیەوە پێپ گواردیۆلای ڕاهێنەری مانچستەر سیتی ڕایگەیاند هیوای باشترین و سەرکەوتن بۆ پۆچێتینۆ دەخوازێت لە ئەمریکا. هەروەها دەشڵێت دەزانم ئەو ڕاهێنەرێکی سەرکەوتو ئەزمونێکی زۆری هەیە و دەتوانێت یارمەتی هەڵبژاردەی ئەمریکا بدات. گواردیۆلا هاوڕایە لەگەڵ بەشێکی چاودێران و هاندەرانی تۆپی پێ کە پێیان وایە ڕاهێنەرە ئەرجێنتینیەکە لە ئەمریکا سەرکەوتو دەبێت و دەتوانێت ئەنجامی گەورە بۆ تیپەکە لە مۆندیالی 2026 بەدەست بێنێت. خواتان لەگەڵ.